بەردەوامی مەلا بەختیار کارگەری مەکتەبە سیاسیە یەکێتیە نیشتیمانیە کوردستانê dê rêresma salvegera damezrandina partiya xwe de li Duhokê raxne lê Mesûd Barzanî Serokê Herêma Kurdistanê girt û got sepandina destûrî destpêka pirsgirêkek din li Herêma Kurdistanê xwast ku Partiya Demokrata Kurdistanê vê yekê dige lafeymanê xwe yekêtiyê nekir. لە زمانی شێخ عەبدولسەلام شەهیدەوە هەتا ڕاپەڕینەکانی بەرزان ئێرە کانگای ڕاپەڕین بووە و بارزانین ئەمر لێرەوە سەری هەڵدا و بوو بە یەکێک لە ڕەمزە گەورەکانی نەتەوەی کورد. من لێرەوە پەیام بۆ جەنابی کاک مەسعود دەنێرم ئەڵێم تا گوێ لە ملەت بگریت هەتا گوێ لە ڕخنەی بەجێی بنیادنەر بگری هەتا لە خۆبردووبی هەتا پشوت درێژکەی بۆ ئەوەی بە دیالۆگ و سازانی نیشتیمانی دەستور تێپەڕێنین سەروەرێکی گەورە بۆ خۆت و بۆ نەتەوەکەمان تۆمارەکەی بە پێچەوانەشەوە لێرەواڵێم سووربوون لەسەر ئەوەی بەبێ ئەوەی بگەینە ئەنجام سەرنجامی گفتوگۆ لەسەر ڕاپرسی لە پێشا لەگەڵ یەکێتی و ئینجا لەگەڵ ئۆپۆزیسیۆن و لایەنەکانی تر سووربوون و سەپاندنی دەستور لەلایەن سەرۆکی هەرێمەوە لەلایەن جەنابیەوە یا لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە سەرەتای کێشبەکێشێکی قوڵی سیاسی لە کوردستانە دەست پێکە کە پێم وایە سەرنجام هەر دەبێ بێینەوە سەر دیالۆگ دیموکراسی گفتوگۆکردن و هەر دەبێ بێینەوە سازانی نیشتیمانی دەبۆ جەنابی سەرۆک بۆ پارتیەوە پەیمان بۆ هەموو حزبەکان ئێمە ساڵەها لەدەست بدەین بۆ ئێستا چارەسەری نەکەین و بگەینە سازانی نیشتیمانی ئێستا کاتێتی